گرنگی کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان بۆ پێیان ئاشکرا دەکات و دەڵێت مەبەستیان لە کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە کاریگەرێکی باشتریان هەبێت بۆ یەخستنی نێوماڵی کورد و چارەسەرکردنی ناکۆکیە سیاسیەکان و کۆکردنەوەی سەرجەم لایەنەکان لە دەرەوەی پرۆژەیەکی نیشتیمانی هاوبەش سەبارەت بە کۆبوونەوەی داهاتووی پارتی و لایەنە سیاسیەکانی هەرێم دکتۆر محەممەد ئەحمەد وتی پێناچێت بۆ ئەم کۆبوونەوەیە چاوەڕوانکراوە هەرسێ لایەنە ئیسلامیەکە بە یەک شاندی هاوبەش و پێکەوە لەگەڵ پارتی کۆببنەوە بەڵام هەوڵ دەدەن لەگەڵ سەرجەم لایەنە بەشداربووەکانی نێو کابینە حکوومەت کۆبوونەوەیەکی هاوبەش ئەنجام بدەن. ئەمانەوێت بە یەخستنی ناوماڵی ئیسلامیەکان کاریگەریەکی باشترمان هەبێت تا بتوانین ڕۆڵی جوانتر و کاراتر ببینین بۆ یەخستنی ناوماڵی کوردستانی هەر بەوە مەبەستەیەوە ئیلا پرۆژەی هاوبەشی ئیسلامیەکان لە دژی هیچ کەسێک نییە لە بەرامبەر هیچ کەسێکەوە نییە بەڵکو بۆ زیاتر کاریگەربوونە تا هەمومان پێکەوە لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی کۆبینەوە ئەوە